بەخێر بن. خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ. لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. هەڵبژاردە و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و لە بازنە جیاجیەکان تایبەتمەندی جۆرا و جۆریان هەیە. کابرایەک، پیاوێک، مرۆڤێک لە گەڕەشی منکاوەی هەولێر لە نزیک مزگەفتی ڕەشاد موفتی بەناو ژیانێکی پڕ سەرمەسەری سەردەدێنێت لە هەژاری و نەداریەکی قورس بەناو سەختیەکان و دڕک و داڵی ژیاندا ڕێدەکات، بەڵام کۆڵ نادا، دەکەوێ، ماندوو دەبێ، بریندار دەبێ، بەڵام ئەو هەر بەرەو لووتکە هەنگاو دەنێ. هێڵێک دەگرێ کە هێڵی خوێندن و تایبەتمەندی لە بوارێکە کە دەیەوێ ببێتە دەرمانی دەردی هەموو هەژارێک کە پرسی دارایی و ئابووریە. ناوێکی دیارە، نەک هەر لە هەولێرێ، لە هەموو کوردستان. ئەوە کتێبەکانیەتی 16 کتێبی نووسیوە، هەر کتێبێک چیرۆکێکی هەیە. زیاتری لەسەر ناڵێم، بەڵام ئەو ئێستا کاندیدە. لیستی 222 بازنەی هەولێر خۆی ژمارەکەی 26 و بە چەپڵەیەوە پێشوازیەکەی لە دکتۆر ئەیوب سماقەی با بفەرمێت. دکتۆر بەخێرێ، کوی باشی، سپاس دەنگ و باسی هەولێرێ. خۆشیت زۆر هەولێرە چ باس بوو؟ هەولێر باسی انتخاباتە، باسی دەنگدانە بە لیستە جیاوازەکان. لیستی 222 دەنگی کووە؟ دوونێ لە کۆیە بووین، زۆر جۆش و خۆش هەیە بۆ 222 یەکێت نیشتیمانی کوردستان. باش پێشمان گوتینە بەغدای بێچەتی بسپێرن، ئەم بەخۆش پیانم گوتێ دەنگ دەری وراتی کۆی و باسنەی هەولێر کێشە داراییەکان و کێشەی موچەتان لۆ من لێگەڕێن. لۆ توی لێگەڕێ؟ لۆ منی لێگەڕێ. باش، ئەمە ڤیددیۆکەیە بابێکەوە لەگەڵ بینەرەکان و بەڕێزانە سەیریکەیم بزانین لۆ دوو گندۆرە بە دەستەکی هەردەگری. فەرموو. منداڵێک دوو گندۆرە بە دەستێک هەڵدەگرێت. منداڵێک بەرگەی ئەمانەی گرتووە: ژیان لەگەڵ زڕدایک، مردنی دایک، مردنی باوک. بەرپرسیارەتی بژێوی و پەروەردەی خوشک و براکانی دەکەوێتە ئەستۆ لە کاتی گرانیدا. دەست لە خوێندنەکەی هەڵ ناگرێت تا دەبێتە پرۆفیسۆر. ئەمە چیرۆکی منداڵێکە کە لە زستانی ساڵی 1974 لە خانوویەکی قوڕ لە گەڕەکی منتکاوەی شاری هەولێر لە دایک دەبێت و خۆشیە و منداڵە تاکو و پۆلی شەشەمی سەرەتاییە. لە شەشی سەرەتایی لە خوێندنگەی 11 ئازاری سەرەتایی ڕۆژی شەمە ناچێت بۆ خوێندن و لە ڕۆژی دواتر مامۆستای بیرکاری مامۆستا غازی پێی دەڵێت ئەوە لۆ دوێنێ نەهاتی. ئەویش دەڵێت بابمشنی دەهینە. مامۆستا یەک زلە لە بنجوێی ئەو منداڵە دەدات. مامۆستا وا تێگەیشت گاڵتەی پێدەکات و پێی ڕادەبوێرێ. زۆر نابات دایکی دەکەوێتە ناو جێگا و نەخۆش دەکەوێت. زۆر پەرۆش و هۆگری دایشی دەبێت و لە دووی ناوەندی لە ناوەندی کاروانی کوڕان و مامۆستا نەجمەدین کە مامۆستای وێ نەبوو ڕاژدەیەکی زلەیەکی زۆر بەهێزی لێدەدات. پاشەوەی دیتی دەفتەری ڕەسمی نەهێناوە. مامۆستا دەڵێت کا دەفتەر ڕەسمن. چاوەکانی پڕ لە فرمێسک دەبن و خۆی ناتوانێت وەڵام بداتەوە. هاوپۆلەکەی کە کوڕی پولچی خۆیەتی بە ناوی عەلی حوسێن دەڵێت مامۆستا دایشی مردیە، ئاگەی لە جەدۆری نەبووە کە گۆڕایە. مامۆستا نەجمەدین داوای لێبوردن دەکات و بەڵام
لە زلەکە ناخۆشتر ئەوە بوو کە گوێی لە عەلی بوو، گوتی دایشی مردیە. موختاری گەڕک لە یەکیەکی 1991 هەواڵێکی جەرگ برتر و ناخۆشتری پێڕادەگەیەنێ و دەیخاتە دۆخێکی جەستەیی و دەرونی زۆر ماندووکەر. هەواڵی کۆچی دوایی باوکی بەڕووداوی هاتوچۆ لە بەغداد. لەو ڕۆژەوە بەرپرسیارەتی ژیان و گوزەرانی خوشک و براکانی دەکەوێتە ئەستۆ لە کاتێکی زۆر بێڕەحمانە لە کاتی گەمارۆی ئابووری و گرانی نۆهەتەکان. دوای تەواوکردنی ئامادەیی دەبێتە خوێندکاری زانکۆ لە بەشی ئابووری لەبەر گرانی و نەبوونی ناچار دەبێت کارکردن و خوێندن بەیەکەوە گرێ بدات و ئەم کار بکات و هەمیش بخوێنێت. لەبەر کاری کرێکاری زۆر غایب دەبێت لە خوێندن. سەرۆک بەشەکەی لە ناو پۆل چەندین جار پێی دەڵێ کاکە دوو گندۆرە بەدەستەکی هەڵناژیری، ئەتو یان بخینە یانی شەکەت بکە. بیاگا لەوەی هەر ئەو خوێندکارە کۆڵ نادا و هەنگاو دەنێت. دەبێتە خاوەنی بڕوانامەی زانکۆی، دەبێتە خاوەنی بڕوانامەی ماستەر و البحث العلمي. قررت اللجنة قبول الرسالة بعد إجراء تعديلات خفيفة عليها بدرجة امتياز. دەبێتە مامۆستای زانکۆ. دەبێتە خاوەنی بڕوانامەی دکتۆرا، دەبێتە خاوەنی 16 کتێب، دەبێتە خاوەنی 30 توێژینەوەی زانستی، دواتر دەبێتە خاوەنی دەیان وتار و چاوپێکەوتنی ڕۆژنامەوە. دوایین هەنگاو دەبێت بە پرۆفیسۆر. بەڵێ دوو زلەی ناحەق و توانجی ناحەق ئەو منداڵە دەکەنە ئەو پیاوەی هەر کارێک بکات دەبێتە هەواڵ و هەر قسەیەک بکات دەبێتە پێ. دەنگ بدە بە کاندیدی ژمارە 26 لیستی ژمارە 222 بۆ ئەوەی نوێنەرەکەی تۆ کەسێکی شیاو بێت بۆ پەرلەمان. ترت لە خۆت پڕ بوو ناخۆش بوو یادگارێ. ببوورە دکتۆر ئەوە خواستی ئەمە نەبوو بەڵام ئەوە وا بوو ببوورە ئاساییە. ببوورە دکتۆر بژی. دا چوو پیاوێکی حەروچی بە جوڵەی لە ناو کرێکاری و سپیکاری و گەچکاری و نەداری و بێباوچی و بێداچی هاتپی تا ئەمڕۆ ئەگەر پرۆفیسۆریش بی بەڵام پێم وانێ حەزت زۆر لە دانیشتن و ئەو ئانە بی وانە هەر کاریگەری بەسەر تەماوە داوای لێبوور نەکەم دکتۆر ناساییە حەزم نەدەکرد وابێ. باش با تۆزێک دابنیش ببرن دکتۆرە یوبسماقەی چێ هەرچەندە لێرە ناسیمان بە باشی بەڵام حەزەکەم خۆت بڵێیت. دکتۆرە یوب لە زستانەکی ساردی گەڕەکی مندکاوە ساڵی 1970 پێنجی یەک لە خانوویەکی خراپی قوڕ لە ماری باپیرم لەدایک بیمە. خوێندنی سەرەتاییم لە خوێندنگە 11 سەرەتایی تاو کردیە. خوێندنی ناوەندیم لە ناوەندی کاروانی کوڕان لە مندکاوە تاو کردیە. سارێک لە خوێندنگەی ئازادی کوڕان بوویمە 56 دواناوەندیش لە ئامادەی ڕزگاری کوڕان بوویمە. ساڵی 92 لە بەشی ئابووری کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری زانکۆ سڵاحەدین وەرگیرام
ساڵی 96 2 مانگ پێش سیوێکی ئاب تەخەڕوجم کرد زۆر تەقدیم کرد لە ماستێری وەرنەگیرام ساڵی 2001 2002 چوومە بەغدا تەقدیمم کرد پێیان دەگوت تعدیل شەهادا سەفی چار قۆناغی چارم خیندەوە بەکەلۆرسەچکەم لێن دەروەگرت ئێستا من 2 بەکەلۆرسم لە اقتصاد هەیە هەر بەو بەکەلۆرسەی تەقدیم ماستێرم کرد ساڵی 2007 ماستێرم لە زانکۆی بەغدا لە بەشی ئابووری بەدەستینە 15 2015 لە بەشی ئابووری لە زانکۆی بەغدا لە شاری بەغدا دکتۆران بەدەستینە هەموو قۆناغەکانی پلەبەندیەکانی زانستیم بڕی لە 28 چاری 2025 ئاخیر پلەی زانستی وەرگرت کە پرۆفیسۆرە. بۆ خۆت کاندید کرد؟ خۆم کاندید کرد لەبەرەوەی یەکەم شێت پسپۆڕیەکەم ئابووریە هەم لە ڕووی عەمەلی هەم لە ڕووی نەزەری شارەزاییم هەیە لە بودجە و شارەزاییم هەیە لە ئابووری کوردستان و ئابووری عێراق خاڵی دووەمیش لەبەرەوەی زوڵمم لێکرایە وەکو مامۆستایەک لە 122 ڕاتب 22 ڕاتبم هەروەر نەگرتیە 35 ڕاتب تەنها 28 لە سەدایم وەرگرتیە 9 ڕاتبم وەرگرتیە بە لێبڕینی 21 لە سەدا 1 ڕاتبم وەرگرتیە بە لێبڕینی 18 لە سەدا لە ساڵی 2017ش پلە بەرزکردنەوە مۆستایە بوویمە پرۆفیسۆریش تەرقیەکەشم لە بۆ نەبەسترایە و وەستێنرایە زوڵمی خۆت کردە بەرمەبنای زوڵمی هەموو ئەو فەرمانبەری مامۆستایانە؟ بەڵێ من هاو گرفتی هەموو موچەخۆرانی هەرێمم هەمان گرفتی وانم هەیە چۆ کاکزان ئەگەر یەکێک مشکلە چی هەبی چارەسەری ئەو مشکلەی خۆی دەکا لەگەر مشکلی خەڵک بۆ منە یەکێک منداڵە چیە ئۆتیزمی هەیە ڕێکخراوەشی دادنی خزمەتی ئەو نەخۆشەی دەکا لەبەر خاتری مندارەکەی خۆی چکە لەوە دەزانی لەوە شارەزایی منیش ئەو قسانەم ئەوها لە خۆمەوە نارێم پێنج توێژینەوەم کرد لەسەر دۆخی فەرمانبەران کە دوانیشم کردە کتێب و توێژینەوەش بڵاوم کردەوە و ئاخیر نەتیجەش گەیشتیمە ئەوەی کە پاشەکەوتی موچە لێبڕینی موچە دواکەوتنی موچە ڕاگررتنی پلەبەرزکردنەوە تونند و تیژی ئابووریە دژی موچە خۆرانی هەرێمی کوردستان دەکرێت تونند و تیژی ئابووری وەکو تونند و تیژی خێزانی هەیە بەڵێ کەم باسی تونند و تیژی ئابووری دەکرێت ئەوەی باس دەکرێت باسی تونند و تیژی دژی ژن دەکرێت باسی تونند و تیژی کۆمەڵایەتی و سیوان دەکرێت کەم باسی تونند و تیژی ئابووری دەکرێت لەبەرەوەی تونند و تیژی ئابووری تونند و تیژی ئابووری ئەوەیە کە هەڵسوکەوتی بەرامبەرەکەت ڕەفتاری بەرامبەرەکەت زیانت پێ بگەینی لە ئێستا یا لە داهاتوو زیانی ئابووری پێ دەوتێت تونند و تیژی ئابووری بۆ من لە پاشەکەوت لۆ تونند و تیژیە بەڵێ بۆ تونند و تیژی لەبەرەوەی لەگەر ڕەغبەتی خەڵکو و لەگەر قدرەی خەڵک ناگونجێ خەڵک ئارەزووی پاشەکەوتکردنی نییە لەبەرەوەی نەمتمانێ بە حکوومەتەیە نەمتمانێ بە بانقیشەیە توانای پاشەکەوت چینیە زۆربەی فەرمانبەران لە پلە تا پلە چار موچەکەیان لە ملیۆنە بە خوارەیە بەراوردی بکەیت بە مستەوەی عام لە ئەسعار ئاستی گشتین ڕق لە بازار زۆر کەمە چوو بێ بەغدایە لە ساحەی تەحریر بەێ ڤیددیۆیەکت کردووە ئەڵەی کا بێ لێرە پاشەکەوتی موچە بگەڕێت پاشەکەوت دەی بکەینە قەرز لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی هەرێم بەێ ئەمە تەنها دروشمێکیان ئەکرێت ئەم لە ڕووی داراییەوە ئەم لە ڕووی یاسایی نا دەکری ئەگەر لە بیربی لە بودجەی 2023 خەریک بوو بەشێک لە پاشکەوتمان لە بژێڕنەوە بەڵێ ڕێگا پێ نەدرا و ئەوە لە تاریخی عێراقیش ڕوویدایە ساری ئەفتا دوو کە عێراق تەمیمی نەفتی کرد خۆمال نەفتی کرد ڕێگای نەدە نەفت بفرۆشی پاشکەوتی موچەی یەک لەسەر 5 موچەی فەرمانبەرانی کرد بەڵام تا ناوەڕاستی ئەفتاوسێ پاشکەوتەکەی دۆگەڕاننەوە بەڵێ من ئیش دەکەم لەوەی پاشەکەوت داخیلی یاسای بودجەی گشتی بکەم لەبەرەوەی یەک لە مشکلەکانی پاشەکەوت لە هەرێمی کوردستان هیچ چارچێوەیەکی یاسایی نییە ئەوە دەبی بکرێتە قەرز لەسەر حکوومەتی هەرێم لۆ کە ڕەخنەیان لێگرتم لەبەرەوەی لە 2016 بە بڕیاری 64 ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاری پاشەکەوتی موچەی 15% لە بە 75% زائیدە 150 موچەی پلە تایبەتەکان لەو کاتیش هەرێم نەوتی سەر بەخۆ دەفرۆشت دکتۆر دەڵێ
بەغدا بە یەکێتی بسپێرن دارا و ئابوووریەکەش بە منی بسپێرن لۆمنی لێگەڕێن لۆمنی لێگەڕێن وایە باشە لۆتوی لێبگەڕێن چی لێ دەکەی مەسەلا ئەگەر لۆمنی لێ بگەڕێن مەسەلەن گریمان ئێستا بە دەری خزمانی هەولێرە دەڵێن هەوکەوە لە بەغدای لە ئەنجومەی نوێنەرانی عراقی وانە بەێ ئەنی چیەکەی بۆن مونە لەوێ ئیش لەسەر وی دەکەم کاکزانە هەر قسەک دەکرێت ئەگە نەکرێتە ڕقم لە موازنەی بەڵێ تەرجمەی ڕقم نەکرێت درۆیەکی گەورەیە ئەگەرە من تانیم پاشەکەوت بکەم بە بڕگەک لۆی بیجێڕمەوە دەکات توانی میشەکەم بکەم نەمتوانی یعنی نەمتوانی ئەوەش بە چ دەکرێت کاک زانا پیاوەکی ڕاشکا و ڕازگۆی دکتۆرا قسەیەک دەکەی لەو ڤیددیۆکەش بوو مەسەلەن وەزیر پیان گوتۆ ئەوانە مەسەلەن ئەوەی کە ڕاست بوو نایجێڕێەوە خاتر ناگری کاکزانە من خاتی کەس ناگرم لە بەڕێ کەس خاتری منی نەگرتیە بەخۆم دروست بیمە بەخۆم ژیایمە بەڵێ ڤیددیۆکە شایەدە لەوەی کە ئەمن بەخۆم دروست بیمە و دایمەنە من بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی خۆم و خەڵک دادنیم بۆ یەکێتیت هەڵبژار دکتۆر مەسەلەن هەستت کرد ئەو خواستانەی تۆ ڕاشکاوی و وردەکاری تۆ تێدا جێگە دەبی یەکێتی ئەو هێزە ڕاستەقینەیە کە کڕۆکی کوردایەتی نەناو یەکێتی مایە یەکێتی ئەو هێزەیە کە بنیادنەرەوەی عێراقا و یەکێتی حزبەکی یعنی بۆ ماوەیە بۆمە لە خێزانەکە بچکەمە ئەمە خاوەنی یە گۆڕستان شەیدین لە ناوێچێتی جێگیان دوو مای مخۆم شەیدا گوندەکەمان سماقە یعنی هەر گوندی شەیدا دەکەوێتە شوێ کاک دەگەوێتە نێوان دێگەڵە و کوێ لەورات کوێ بەڵام من بەخۆم بەڕاستی لە هەولێر لەدایک لە منکاو باشە ئەو کتێبانە ئەگەر بۆم باسکەی چیرۆچ ئەو نووسینانە چی هێناوتە دکتۆرەوە ئەوە هەرچی هێناوتە بۆی نەڵێ لە بەرنامەکەمە جار نەبۆی باسکەم ئەوە طبعا یەکەم دەستپێکی نووسینم ئەو کتێبە بوو کە ڕسالەی ماستەرەکەمە لە ساهولێرە ئەلبی تەنمیل مستەدامە ژینگە و پەرپێدانی بەردەوام یەکەم ڕسالەیە کە لەسەر بە عەرەبیشیان دکتۆر چێشی زمانی عەرەبی چێشی زمانی عەرەبی نییە ئینشاءڵڵا ئەوە ئەو کتابەیە ئەوە چار کتێبی تاوکەری یەکترینە کە یەکیان کتابی یەکەمیان بریتە لە پەرەپێدانی ئابووری دەخوێندرێ مەنهەجە کتابی دووەمیان بریتە لە پلاندانانی ئابووری کە تاوکەری یەکترن کتابی سێمیان بریتە لە پەرەپێدانی بەردەوام التەنمیە المستەدامە sustainable development کتابی چارەمیان بریتە لە ئابووری ژینگە مادەچی نوێ لە بەشی ئابووری دەخوێندرێتن ئابووری ژینگەشەیە بەڵێ ئابووری ژینگە ئەو بەشەی زانستی ئابووریە کە چاڵاکی ئابووریەکان بە پێوەرێکی ژینگەیی دەپێوی ئەو کتابە کاغەزی دارایی یەکەم کتابە تەمانەوانە هەموو یەکەم کتابە بە کوردی نووسرابی بەڵام ئەو کتابە یەکەم کتابە کە بە زمانی کوردی لەسەر کاغەزی دارایی نووسرابی بە هاوکاری و بە هاوپشتی پەیمانگەی تەکنیکی هەیبەسوڵتانی ناحکومی کە لێرش بە خێراتنیان دەکەم باسییان دەکەم ئەوە ئەو کتابەیە کە کۆمەڵک وتارە ئابووری ناس لە شوێنێک باسی شتێک دەکەم هەکو وەکو میسالتان باسکەم دەرێن کاتێک لە ماڵەکانیمە دۆڵمە دەکرێ کە لستەی هەشت وڵاتی تێدایە لەو کتابەی یعنی چۆن با تۆزێک لەسەرەوە بڕۆین ینی و بنەما زۆر سادێ قسەکە بەڵام یعنی ئەمە ئینتازی خۆمان بەرهەمی خۆمان نییە کە دۆڵمە دەکەی یەکەم شێت ئەو تەباغەی کە پێی دەکەی زۆربەی خەڵک تەباغی مصری پێ باشە مصری ئەو تیڤاڵەی ئیشی پێ دەکەی سینیە باشە باوەڕکەن لەوانەیە بەس کابانەکە کوردی بی ئەگەنا برنجەکەی لە سین دێ لە مالیزیا دێکەواتە ئەوە دەچیتە قوڵایەکی وردەوە پارەمان هەمووی دەڕوا بۆ وڵاتانی دەڕوا ئەوەش کتابەکە کۆمەڵک بابەتی ژینگەی و ئابووریە تاوانەوە ناوەچکەی هەبوو بەداخەوە لیان گۆڕیم ئەو کتابە ناوی بەهشتی پیسبوون بوو بەهشتی جەنەتت تەلەوت دوایە ڕەمەزان بوو ئەو منەزەمەی لۆی چاپ کردم گوتیان کورە پیاوی چاک بە ئەو ناوەگە لە قورسەت ناکاکە مەبەستمەوەیە ئەو کۆمپانیایی کە لە وڵاتان شوێنی نییە ئیش بکە دێ لە کوردستان بە ئازادی ئیش دەکا لەبەرەوەی پیسکەری ژینگەیە دێ لە کوردستان ئیش دەکا لە بۆی جەنەتە جوانە
ئەو کتابە دوو ڕێگەچاری ئابووری دوو توێژینەوەیە توێژینەوەیان باسی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەکا بە 12 مادە باسم بەڵام لە ڕوانگەیەکی ئابووریەوە بەرێ بە 12 مادە چۆن پێناسەی فەلسەفە و سیستەمی ئابووری هەرێمی کوردستان بکەین بە 12 مادە هەر 12 مادەی ئابووریەکەم تێدا نووسێ زایدەن توێژینەوە چیان لەسەر موچەی فەرمانبەرانە بە زمانی کوردی نووسیتم ئەوە یەکەم توێژینەوە بوو دەستخۆش ئەو کتابە ناوەچی خۆشی هەیە هەلیکۆپتەری دارایی ئەوە چی هەلیکۆپتەری هەلیکۆپتەرمەنی هەلیکۆپتەرمەنی مانای چیە ئەوە طبعا فکرە بوو لە 1952کان بەڵام فکرەکە لە کاتی کۆڕۆنەی تەطبیق کرا وەک ئەوەی بە کۆپتەر پارە لەسەر خەڵک بڕژێنی بەبێ فائیدە بەبێ قەرز بەبێ ئەوی لێشی وەرگریەوە لۆ لەبەروەی بازار نەوەستێ خەڵک توانای کڕینی بمینێ زۆر لە ئەوروپا لێرە نا لە ئەمریکا لە ئەوروپا تەطبیقرا لە کاتی کۆڕۆنەی بەڵام ئەو کۆمەڵێک بابەتە وەکو شەڕی دراوەکان وەکو پەیوەندی زێر و دۆلار و نەوت باشە وەکو نیزامی سویفت کە رووسیان دەرکرد بەڵام بابەتە وەکو ڕەنگە ئابووریەکان ئەو کتابە یەکەم وڵا خەرمان بەرەکەت کورە وڵا چەپڵەیەک دەیدەن کاکە وانە ئافرین کوردە و ئەو خەڵکەی هەیە ئەو پیاوەی ئەوە ئابووری بەشەکی گوتێت ڕەنگە و شک بێ اقتصاد جزئی مایکرۆئیکۆنۆمی دکتۆر لەوانەیە ئەوە کتێبێکی وش ئەوە یەکەم کتابی اقتصادی جزئیە بە زمانی کوردی خراب نەبوو مەحموود ئارام ئەوە کتابەکە پێدەوتێ بنەماکانی زانستی ئابووری لە زانکۆی کۆیە بێعترافی لزنەی علمی منهەجە بەڵام لە هەولێر هەندێک مشکلیان دروستکردم سیاسی بوو ئەوە 11 جارم چاپ کردیە 11 جار و لەوانەشە کاک نزار و کاک ئۆگرشاد بن درم نایە کتابی خۆم بەلاش بدەمە کەس والله دەفرۆش دەبە تەما بووی سیروان دەڵێ کتێبانە بابدا بە ئێمە سیروان پارە حازر ئەوە ڕیسالەی دکتۆراکەمە تان زۆر ڕەخنیان لێگرتم مناقشەکان تیانلۆ لەسە عێراق نانووسێت و تەڵەبەی جامیعی بەغدای تمەم نەرکوش لەسە عێراق بنووسمە گۆ لە من باشە دەزانن بەزان من لەسەر هەرێمەکەی خۆم دەنووسم بۆ ئێوە لەم گۆ باشە دەزانم بە زمانەکەی گۆ دەنووسم لۆی ئەمن بتانم خزمەتێک بکەم ئەو کتابە طبعا سێ عقوبەم لەسەری وەگرتیە یەک لە ڤیدیۆکە دیارە دەری هەر کارێک بکات دەبتە هەواڵ طبعا ئەوە بووە هەواڵ لە جەریدەکان لە تەلەڤیزۆن یەکەم ئەو کتابم نووسی 8 جارم چاپ کردیە ئەو کتابم 8 جار چاپ کردیە لە قانون دەخیندرێ لە ئیدارە ئیقتصاد لە هەموو بەشەکانی دەخیندرێ ئەوە 12 سال ئەو دەرسەم گۆیتەوە باسی بودجەی گشتی دەکا باسی داهاتی گشتی و کێشەی گەورەی ئێستای هەرێمی کوردستانیش کە فەرق و جیاوازەکە هەیە کە چی نییە بودجەی نییە چکە باش شتێکتان پێ بدەم بودجە بریتیە لە ڕنگدانەوەی فەلسەفەی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی هەرێم و دەوڵەت هەر هەرێم و دەوڵەتێک بودجەی نەبوو یعنی فەلسەفەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی نییە ئەمەش نیتمان باشە تاڵبەکان گەرم و گوڕنەوە ئابوورینەوە گەرم و گوڕن جیاوازبوورینەوە ناجیاوازن ئەمە جگە لەوەی بە نەزەڕی دەرسم گۆیتەوە 3 سال بودجە هەبووە لە هەرێمی کوردستان هەر 3 سال هاریکار و ڕایشکاری لزنەی ئاوقافی مە لەگەر بەڕێز مەلابەشیر دکتۆر مەلابەشیر و هاریکار و ڕایشکاری کاک ئارێز ویمە لە لزنەی ڕۆشنبیری ئەوە دوو ئاخیر کتێبی منە کە بە زمانی عەرەبیە ئەوە 4 توێژینەوەیە لەسەر پەیوەندی نێوان تاوەرەکان و عەقارات کۆڕۆنە و عەقارات ژاوەژاو و عەقارات مۆلیدە و عەقارات ئەوە لەسەر عەقاراتە پێدەوتێ پیسبوونی عەقارات یان تەلەوسی عەقاری هەرێکی بابەتێک چار توێژینەوەی چار فەسڵە ئاخر کتاب بە ناوی ئیستیدامەیە سیستەینەبڵیتی 3 توێژینەوەیە توێژینەوەک باسی هەژاری نێو فەرمانبەرانی کەرتی گشتی دەکا توێژینەوەی دووەم باسی عنفی اقتصادی دەکە کە بەرامبەر فەرمانبەران کرایە توێژینەوەی سێمش باسی بایکۆتی ئابووری کاڵا و خزمەتگوزاری تورکی دەکاتن سوپاسان دەکەم شوێنەکەی دەبێ هەمیشە سپاس شوێنێکی پارێزراو بێ بەڕاستی دەستخۆشیت لێکم هیوای تەمەندرێژیت بۆ خوازم دکتۆر بیت ئێرە ئافرین کەسێک خاوەنی 16 کتێب بێ دەستت خستۆتە گیرفانی فەرمانبەرانەوە هەتا دەگاتە
ئاخیر نەزەریە ئابوووریەکان وایە ئاخر قسەی خۆشتان پێ کەواتە دەستخۆش یعنی ئافرین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پیاوی ئەوەی کاندید کرد ئاخر قسەی خۆشتان پێ برم ئەو مامۆستایی کە گردنی ئازابی خۆشم دوێ والله ئەوەی کاتی لە دەوام بووم نانمان نەبوو بخۆین دەچمە عمەلاتی غایب دەبووم دەیگو کاکە تو دوو گندۆرە بەدەستە شێر ناگیرێ یا وەرە دەوام یا بڕۆ لۆ خۆکاری بکە عمەلاتی والله ئەو فەقیرە تەقاعدش بپەڕە کاغەزەشین ئەم 16 کتابمەیە شاین گیانە گەرمایکەکەمان بۆ بێنی با تۆزێک کاتیش بدەین بەو بەڕێزانە گفتوگۆ بکەین دکتۆر بەمەبەست ببورە ئەستا با مایکەکە بێ دێمە خزمەتت بەمەبەست حەزم کرد 16 کتێبەکە بژمێری ئەوە دەکەمە ڤیدیۆیشی تاریخی لە هەولێر پیاوێک پرۆفیسۆرێک کاندیدا 16 کتێبی نووسیوە نەهاتوە لەولا بیهێنێ هەمووی یعنی 11 کە کتێبێک چاپ کراوەتەوە مانای خۆی هەیە 8 کتێب چاپکراوە مانای خۆی هەیە ئەمە دەکەینە پێوەرێک ئەنجاوگوکو گوتیشم دەستت خستۆتە ناو ژیرفانی فەرمانبەرەوە چەندی تێدایە تا دەگاتە بودجێ عراق و یەدەنگی عراق و بودجێی هەرێم و دارایی و ئابووری تەمان هە پێمانێ هەرێم ئابووری هەبێ هەر دارایمان ڕەنگە هەبێ بە ئەمانەتەوەش پێتان برێم بۆیە هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم بە هیوام لە هەولێر و بازنی هەولێر دەنگت پێ بدەن بەڕاستی بە ئەمانەتەوە شتەچی برێم کتابەکانی من هەم بوعدەچی اقتصادی هەم بوعدەچی علمیشی هەیە بەخوا خانیم تەزیی کردبوو زۆر لە قستەکانی خانیەکەم بە پارەی کتێبەکانم دەمدا بە پارەی کتێبەکان ئێستاش کتێبخانەکانی سلێمانی و هەولێر شایدن کە کتێبەکانی من دەفرۆشەیاننا ئەوان شایدن ئەم سەرکەوتن ئەوان شایدی لە بازاڕی مامۆستا جان فەرموو دکتۆر با جوێ لەو بەڕێزانش بگرین هیوادارم یارمەتی دەین مامۆستا سەرۆکی سندیکای ئابووری ناسانی کوردستانە بەڵێ مایکە بەخێر بێتن بەخێر بێ زۆر سپاس کاکزانە کاکەیوجان هاوڕێی دێرین بەخێر هاتیت تاوە کاگەیوب سا نەمناسیوە وەختێک کە تەلەبێ ماستەر بووە لەو ساوە ناسیومە کاک ئەیوب لە زانکۆکانی کوردستان نەیتوانی کەوا خوێندنەکەی تاوە کە چۆ بەغدا وەرە کابرای بی بە وەزعی خۆت کە خۆی باسی پێز ناکەم پێ بچمەوە ڕۆژان هەفتانە هاتوێ بەغایە کرد پێنجشەمە جومعانە هاتووە لەبەریکەوە کە سوکارەکەی پێویستیان پێ بوو من خۆم وەکو سندیکای ئابوورناسی کوردستان کە سەرۆکی سندیکاکەم کاگەی بێچە بوو لە ئەندامە چالەکەەوە لا زالیش ئەندامێکی چالایچیەوەیە ئەندامنی ئەنجومەنی باڵا بوو لەسەر لیستی سەوز لە سندیکا ئێمە کێشەیەکمان هەبوو هەر ئەو حەزم کردباسی کەم لە لقی هەولێر کەسێکمان نەبوو بۆ بەرپرسیاتی لقەکە ئەم بەڕێزە بڵێن وەکو بڵێن تەنازولی کرد پلێ هاتە خوارە وتم لە چمە لقی هەولێر و تا ئیساش بەو هەموو توانایەوە بەو هەموو زانستەوە بەو هەموو شێکایەت و پرۆفیسۆرە بەرپرسی لیقی هەولێری سندیکای ئابووری ناسانی کوردستانە کامەجێی ستایش و دەستخۆشی بۆ کاکەیوب لەبەر کاگەیب کابراایەکە لە خۆ بردووە لەگەڵەوە زۆر مەخفەکەی ئەو وەکو جەنابی هەم پراکتیک و هەم خەزەی بڵێن نەزەرەکەشی کە هەیەی توانیویەتی ئەوانە دروستکە دای مەسەر چاوەیە بۆ زانست بۆ هەمومان مامۆستا متمانەی ئەوەی پێدەیان شایەتی ئەوەی بۆ دێکە خۆی لێ دارای و ئابووری لە بەغدا بەم بسپێرن لۆ من لێگەڕن لۆ من هەشتێگە بە من بەڕاستی حەزەکەمەوە بڵێم ئێمە کێشەکەمان چی ئەندام پەرلەمانەکەمان بەداخۆ زۆربەی عەربیزان نییە زمانی عەربی تێناگا کاک ئەیوب خوێنی لە بەغاتاو کرد و عەربیزانێکی باشەوە کتێبەکانشی شایدە بۆ مەسەلەیە ئێمە پێویستمان بە هیچێکە لەوێ تێبگا لەگەڵوانە ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە بە تەحەداوە ئەڵێم 4 ساڵان دەم پەرلەمانی بەغا یەک کەلیمە لە دەمی لە جەلسەیەکان هاتۆ دەرەوە بە تەحەداڵێم لەبەرەوە ئێمە پێویستمان بە هیچێکە لە بەغا عەربیزان بێ ومن پێم خۆشە جەناب ئەم بەرنامەیەکەی ئەو پەرلەمانتارانی کە کاندینم بۆ پەرلەمان ئەوانە کەیەن 5 دقیقە بە عەربی قسە بکەن لەسەر ئەو هەدەفەی کە هەمانە کاڵێن نوێنەری ئێوەین لە بەغا ئەمانە نوێنەی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەتەنیا نوێنەری خەڵکن نوێنەری ئەو دەنگە ڕوومادیان خۆڵەمێشیان کە دەنگیان بەوانە ئەمانە ڕاستە خەڵکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دروشمەکانیشتی یەکێتی کوردستان کە ئەبێ نوێنەر بن لە بەغا بەڵام نوێنەری هەموو کوردن لەویانە ئێمە کێشەکەمە ئەوەیە کۆمەڵێشت لە دەورەکانی کە بەسەرمان تێ بڕیوە وەکو ئابوورناسێک جەنابی شێزانەیەکی لەوانە کێشەیەکەوە ئینفاقی فعلی کە ڕوویە تا ئیسامە تا پێوەی ئەناڵێنین ئەگەر زانایەکی تیا بواە عەربی زانیە ئابووری ناسیە لەوانەیە ئەو کێشەیە لە جەلسەکانیەوە کێشەیەکی کە مەسەلەی نەتەوەتیمان
مادەی 140 کە ئێمە ئەڵێن کەرکووک و ناوچە دابراوەکان گەڕێتەوە ئێمە دێژێکی وەکو حەنافەتلاوی ئەڵێ من توانیمە نێڵم مادەی 140 تەمشێ ببوو نەیتوانێت چون کەس نەبە جوای باتەوە تێ نەگەیشتووە ئەوەتانە یاسایی بڵێن ئاماری عێراقی کە دەرچوو مشکلەترین شت ئەوەیە مەسلەیەتەوەی ئیهمال کرد لە 27ەوەیە ئامارێکرا لە عێراقە تا ئیستا هەمووی نەتەوەی تیا بوو ئەمە ئاخرتیانە بوو کێچێکی لە بەندەکانی ئاماری مەسەن بڵێن بۆ 140 کەوە تەطبیق کرا خاڵی دووهەمیان ئامارێکە بکرێت لەوە چاوانە ئێمە چەند کورد مالی ناوچەدارەکان بەڵام خەڵکانکی وەک مامۆستا ئەیوب ڕێزم هەیە بووی و خەڵکانکی لەویش زیاتر عەربیزان هەبێت لەو بڕوایم ئەو مەسائلانمانە بێت لەبەرەوەکو زۆر شتێشەمان هەیە لەوانە لەو بڕوایم کاک ئەیوب نامبێت زیاتر وەخت بگرم بەڵام ئەو دوو خاڵێکی زۆر جوهەری زەروریە بیکەنەوە زۆر سپاس دەکەم ئەو بەشێکی وەسفی کردی بەشێکی پێم خۆشە ئەچێکزا بە خەلیک عڕاستی کاک ئەمیر ئەو جوابێکیدا پێم خۆشە ڕوبەڕووی بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بڵێ زۆر بە کورتی پێی بڵێ ملەتەکەم ئەمە نوێنەری کوردم ملەتەکەم برسیە کێشەیەکێ دەبێ ئێمە بڕیار دەین کە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرین طبعا ئەمە دەبی بڕیار بدەین نەک بڕیار بدەین دەبی عربي نعم أقول لك داما احنا عندنا مشكلة الراتب للموظفين وللبيشمركة والقوات الأمنية نحن عراقيين مثلكم والموارد الاقتصادية والموارد الموجودة في العراق ملكا لكل العراقي هذا دستور مقررها مو لا احنا ولا انتم نحن مثلكم بەڕێزیشتر چێ قسە دەکا پەیمانگای فەرموو ئێوارەتان باش ئێوارەی تۆ باش خێراتی دکتۆرەکەین ئیشەڵا لە پەرلەمان و بین لە ئەنجومەنی نوێنەران کاکزانم پێم باشە ڕووکردنەوەیەک لەسەر ئەوە بەم کە ئێمە پەرلەمانتارەکانی کورد بەعام بەشێکی زۆی لایەنەکانی تر پاڵەوانی سۆشیال میدیان یعنی هەر سەرکەوتنگەکرێت کە یەکێ نیشتمانی کوردستان و سەرکەوتێ بەدەستێناوە چن لە میدیاکانیانەوەکەین بەی خۆیان منەڵم دکتۆر تۆ بچۆ پەرلەمان سەرکەوتنەکان بۆ خۆت لۆتۆی بەجێ دێڵین ئابووریمان وە چارە سەرکە ئەو لە بیری نەکرد لۆمنی لێگەڕن زۆر باشە بەڕێزێکتر لە ئێوە چەپلە و گەرمە گوڕیەکان تایان پرسیارێک ناکەن فەرموو قساکەی دەستخۆ زۆر سپاس بۆ دەرفەتا دەستخۆشی لە دکتۆری دەکەم و بە خێراتی یەکەم زۆر سپاسی گەچێتی نیشتمان کوردستان دەکەم کە وەکو کەسێکی درسۆزی هەڵبژاردیە لە ڕووی ئابووری هەموو شتەکەەوە شارەزایە دڵخۆشین بۆی کە کەسێکی وای هەڵبژاردیە ئەگەر بێ بستە پەرلەمانی عێراق ئایا چل و باز و ڕسوماتی دەکات کە فەرقەشی یەکجار زۆری هەیە لەگەڵ عێراق دەستخۆش دکتۆر بەسەر باج و ڕسومات چی دەکەی و مامۆستا بەڕێزە پرسیاری طبعا ئەو ئێستا لە کوردستان هەیە فەرمانبەر عنفی بەرامبەر کرا توندوتیژی بەرامبەر کرا پاشکۆتی بەسەر فەرز کرا لێبڕینی موچە دواکەوتنی موچە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە ئەو فەرمانبەرە ئەو موچە خۆرە دەترسێ پارەکەی خۆی خەرج ناکە جۆرەك لە ئێرهابی اقتصادی بەرامبەر کرایە ئەمەش لە کوردستان زیاتر لە 1,250,000 کەس موچە خۆرە لە کوردستان و لە عێراقیش خەڵک بەگشتی کەرتی تایبەتیش بەگشتی پشت بەو پارەیە دەبەستەیە کە دەوڵەت دەیخاتە بازار کە پێ دەوتێ نەفەقاتی عام ئێستا لە بازاری کوردستان هەم تازەخۆم هەیە نرخ بەرزی هەیە هەمیش بێبازاری هەیە لە فرۆشتن چارەسەر بۆ ئەوە یەک سیاسەتی داراییە لەبەرەوەی سێ سیاسەتی سەرەکی اقتصادی هەیە لە بەغدایە سیاسەتی تیجاری لە مەرکەزە وەزارەتی بازرگانی بەڕێوەی دەبا بە هاوکاری وەزارەتەکان سیاسەتی نەقدی بانقی مرکزی بەڕێوەی دەبا سیاسەتی دارایی وەزارەتی دارایی بەڕێوەی دەبا ئێستا دوو سیاسەتی دارایی دەبیندرێت لە پردێ بەولاوە سیاسەتێکی مالی تەوەسوعی هەیە ئیستیسمارات هەیە نەفەقاتی جاری هەیە موچە هەیە قەرز هەیە سولفە هەیە خەرجی دێتە بازار بەڵام لە پردێ وەرە شێراوەی سیاسەتێکی مالی کاگەمیر دەزانی لە من باشتر تەقەشوفی هەیە دەستگرتنەوە هەیە موچە نییە
وەبەرهێنان نییە، قەرز نییە، سولفە نییە. کەواتە پێویستە لەسەر من قەنەعەت بە فراکسیۆنەکەی خۆم و غێری فراکسیۆنی خۆشم بینم، مادەم وەچ تازەش باسم کرد بە عەرەبی، مادەم ئەمە هاوڵاتی عێراقین دەبی هەمان مافی هاوڵاتێکی بەسڕا و بەغدامانەبی. کە یەک سیاسەتی مالی هەبوو مانای چییە؟ یەک سیاسەتی مالی یعنی یەک سیاسەتی یەک نرخی بات. زۆرێک لە بات هەیە لە کوردستان لە عێراق نییە، زیادەیە، ئەوە دەبی نەمینێ. ئەو باجانەی کە نرخیان لە عێراق بەرزترە دەبی دا بەزێندرێ. نرخی باج خەرک بێزارە، خەرک زۆر بێزارە لە باج زۆر. نرخی ڕسومات دەبی هەموو یەک بخرێ. یەک ڕسوماتتان پێ برێم، یەک نمونە. بەڵێ یەک نمونە کاکزانە فەرموو. کاتێک کاندید بوون گوتیان بڕۆن تەئیدی تەخەڕوجتان بینن. لە بەغدا تەئیدی تەخەڕوجیان لۆ کردم بێک هەزاری. هەزاری تەبع 1000 لە کولەکەی خۆم کە ساڵی 96 بە کەلۆرسمەگرتیا داوای تەئیدی تەخەڕوجی خۆم کرد 20,000یان لێوەگرتم. یعنی ڕسوماتێکی ئاسایی لە هەولێر لە کوردستان 20 قاتی بەغدایە، 20 قاتی عێراقە. هێشتا معاشمان پێ نادرێت. پارەی کارەبا 7 قاتی عێراقە، پارەی ئاو زیاترە، پارەی خزمەت گوزاریەکان زیاترە. یەک سیاسەتی مالی هەبوو دەبی یەک نرخی باچەبی، یەک نرخی ڕسومات هەبی، یەک نرخی ئاو کارەبابی، یەک نرخی خزمەت گوزاریەکان هەبی. لەم قابلی وە ئەمە چ دەبی بەرامبەر بەغدا بکەین. 5 جۆری داهاتێ پێوتە ئیراداتی سیادی، هەموو جۆرەکانی باج، هەموو جۆرەکانی ڕسومات، هەموو جۆرەکانی غرامات، داهاتی دۆمینی گشتی، داهاتی سامانە سروشتەکان. ئەو 5 جۆرە پێوتە ئیراداتی سیادی دەبی وەکو داهات بستەوە خەزینەی بەغدا لەوێ جارشکە بکرێتەوە خەرجی. ئەمە ئیستفادە دەکەین، لۆ ئیستفادە دەکەین لە ڕووە خەرجیەکەی. مادەم یەک سیاسەتی داراییە وتکایە باش لێم تێ بگەن، دەبی یەک خشتەی موچە هەبی، یەک بڕی موچە هەبی، یەک کاتی تەوزیعکردنی موچە هەبی. ستا من موچەکەی خۆم مقارنە بکەم بە مڕادی برادرم لە زانکۆی بەغدایە 900,000 لەم زیاتر وەرەگری. بەڵێ بەڵێ ئەمن ئوستازمە ئوستاز مساعیدیشە لەبەروی ئەمن تەرفیعک پلە بەرزکردنەوەی 2017 لۆ نەکرایە، بوویمە پرۆفسۆر تەرقیم کرا هەر لە بۆم نەبەستایە. کەواتە یەک خشتەی موچە، یەک کاتی موچە، یەک بڕی موچە. مانای چییە؟ مانای موچە هاوتا دەبی بکرێ. کە موچە هاوتاکرد چێ قازان دەکە؟ خەڵک قازان دەکا. موچەی خانەنشینان هاوتا کرا، خانشینان قازان زیان کرد. هەموو چین و توێژەکان قازان دەکەن. هەموو ئەو کۆمەکانی عێراق وەری دەگری، قەرز وەردەگری، ئێستا نایەتە هەرێم دێ، خەرزی وەبەرهێنان دێ، نەفەقاتی هاتوابرێن تەنمێ قالیم دێ. هەموو پارانە ئێستا نایە دێت نەگەیەک سیاسەتی مالیە بی. ئەگەر هەرێم پابند بی بە ناردنی ئەو 5 جۆرە داهاتە. کەواتە ئیشی من چییە؟ ئیش بکەم لە یەک سیاسەتی دارایی. هەم دۆخی فەرمانبەران چاپ بکەین، موچەی خۆیان لە کاتی خۆیان وەگرن و پاشەکەوتەکەشیان زەمانەت بکرێ، بخرێتە بڕگەک لە بڕگەکانی بودجەی گشتی، کە خەڵک پارەی وەرگرت و بەرهێنان هەبوو، پارەی خەڵک پارەی پێبوو، دەستە بازار، هەلیکۆپتەرمەنی دەکەین بە ڕێگاچی یاسایی بە مافی خۆت. دەچی شت دەکڕی، کە شتت کڕی خەڵک توانای کڕین لۆ دەست بوو بژانەوەی بازار دروست دەبی. باش ئەوش بێ بازار لێرە بڕگەکمان هەیە، کەستان قسە ناکەوانێ بۆی حەقی کەس نەخۆن. سوپاس. ئەو مایکە چۆن دکتۆر کاگەمیر و ئەوان چون لەسەر مایکەکە چی بە دکتۆر پرۆفیسۆر دکتۆر ئەیوب سماقەی دەڵێ چ بکات کە لەنە ئەو هەموو نەهامەتی هاتووە 16 کتێبی نووسیەوە پرۆفیسۆرە، ئەو هەموو حەماسەتەی هەیە بۆ چارەسەرکردنی پرسە دارایی و ئابوووریەکان چی پێ دەڵێ؟ فەرموو. ئێستا تۆ خۆتنی لەوێ دکتۆر، ئەوە دکتۆر لێرەیە، تەنش من ڕاوەستاوە هاوڵاتێکی هاتووی مامۆستایەکی جامیعی بەدڵی خۆچی پێ دەڵێ؟ هیوادارم وەک خۆت بمینەی، نەترسی، دایمە بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی خۆت و خەڵک دابنەی، لەوە زیر و بزیر و بەرپرس نەپرسیەوە، لێشیان نەترسی، ئەوەی ڕاستە بەو خەڵکەی برەی و ئەو بەڵێنانەی کە دایتت. یەک بەڵێنەکەش ئەوەیە کە تۆ دەتەوێت پاشەکەوتی موچە بکەیە بڕگەک لە یاسای بودجەی گشتی ئیشی لۆ بکات تا دەتوانی. کاتێک پێت نەکرا دەی بەڕاشکاوی بە خەڵک برەی، نەکرا لەبەر ئەوەی و ئیش دەکەی بۆ چارەسەرکردنی موچەی خەڵک، بۆ موچەی
پێشمەرگە هەموو چین و توێژەکان دەبی ڕازگۆبی چت پێ دەکرێت ڕازگۆبی و بەڵێنە کەشتدایە کە ئیش بکەی لە بۆ هێنانە خوارەوەی نرخی باز و ڕسومات و نرخی ئاو کارەبا و خزمەت گوزاری شتەکان دەبی ڕازگۆبی پێت کرا بە خەڵکی بدەیت پێت نەکرا هۆکارەکانی پێ نەکرانت بە خەڵک بدەیت و بەڵێنە کەشت بە خەڵکدایە کە ئەو خانەوادە هەژارانەی هیچ داهاتەچان نییە داخلی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی عێراقیان دەکەی لەبەروی ئەوان هاوڵاتی و مواتنەی عێراقین هەمان مافیان هەیە وەکو هاوڵاتیەکی عێراقی و ئەوش لەبیر نەکەی بەڵێنت بە خۆت و بەخوایدایە وەک خۆت بمینەی تووشی درۆی نەبی لەبەروێ من پێم وایە مەبدەعکت هەیەش ئەوەیە هەموو جارە لە شعبەی بە تەڵەبەکان دەرێم پێویستە تو ئازابی بێ ئازاربی ئازابی بێ ئازاربی هەم ئازابی یعنی ڕازگۆبی بێ ئازاربی مشکلە نەبی و ئازاشبی یعنی ئازابی بێ ئازاربی ئازابی ئازادیشبی ئازادبی ئازابی بێ ئازاربی هەوڵ دەدەم ئازاب بمینێمەوە بێ ئازار بم لۆ خەڵک و ئازادیش بم لە قسەکانم ڕێگا نادەم هیچ کۆت و بەندەکەم لۆ دروستبی لەبەروێ من هەموو ژیانم دەستم لۆ دینارەکی عرام نەبردێ ناشی بەم هەموو ژیانم هیچ هەموو تەڵەبەکانم شاید من لەوەی کە ئەمن دەست لە بۆ هیچ شتە نابم و هیوادارمەوە خۆم ببینێم و ئێستا ئەو جلکەشی لەبەرم کردی ئێرە شوێنێکی ڕسمیە ئەگەنە هەموو دەم عەزم لێ بە جلکەکی زۆر ئاسایی لە چایخانەی دانیشم بە خۆشتان لەوانەیە بمناسن هەموو ئەم لە ئینتخابیم تاواکرا تا بانگەشە دەست پێ کرد بە تیشێرتێک و کابۆیەکی دەچمە کۆمیتە و دەچمە بارگاکان سمینارم لەوان دەکرد دیسان دەیرێمەوە پێویستە ترسنۆک نەبی درۆزن نەبی و خۆشت لە خەڵک نەشاریەوە دەست خۆشکە فەرمۆرێرە دکتۆر ئەزیەتێکت دەدەم بەێ ئەو کتێبانە ئەو لێ دەڵ لە بن کەوش خۆدی لە بن باش خۆدی ناوها دەرێت لە بن ئەوی خۆدانێ محمود چێ بەرامبەریم لە کامێرە محمود ئەو پیاوە 16 کتێبی نووسیوە پرۆفیسۆرە لە بواری ئابووری و دارایی بینیتان لەوێ زۆر ڕاشکاوانە گوتی ترسنۆک مەبە درۆزن بە ڕازگۆ بە و ئازاد بە و ئازابە کاندید یەکێتی نیشتیمانی کوردستانە لیستی 222 خۆی ژمارەکەی 26ە لە بازنەی هەولێر ئەگەر دەنگ بۆ نەدەی دەنگ بە شێ دەدەی بەرنامەکەمان کۆتایی هات ئێوەش بەخوای گەورە سپێرین تا بەرنامەی داهاتوو خواتان لەبێت